بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ساڵی ڕابردوو 1911 ڕووداوی هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانی ڕووی داوە کە بەهۆیە 224 هاوڵاتی گیانی لەدەستداوە و 3489 هاوڵاتی دیکەش بریندار بوون. لەوانەشی گیانیان لەدەستداوە 162یان لە ڕەگەزی نێر بوون و 62 کەسیشیان لە ڕەگەزی مێن بە بەراورد لەگەڵ ساڵی 2017 ئاماری بریندار و گیان لەدەستدان زیادی کردووە. گیانلەدەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2018 224 هاوڵاتی گیانی لەدەستداوە، لە ساڵی 2017 218 هاوڵاتی گیانی لەدەستداوە. بەراورد بە ساڵی 2017 گیانلەدەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ 6 ژمارە زیادی کردووە. وەکۆی گیانلەدەستدانەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2018 لە 224 حاڵەتی گیانلەدەستدان 153 کەسیان سەرنشین بوون، 67 کەسیان پیادە بوون، 4یان شۆفێر بوون. واتە پلەی یەک لە گیانلەدەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ سەرنشینەکان بوون. ئامارەکانی هاتوچۆ دەری دەخەن زۆرترین ڕووداوەکانی مردن لە سنووری پارێزگای سلێمانی لە قەزای چەمچەماڵ بووە کە ساڵی ڕابردوو 36 حاڵەتی مردن تۆمار کراوە، دواتریش پیرەمەگرون و عەربەت و سەی سادقا. زۆرترین ئەو کەسانەشی گیانیان لەدەستداوە لە چینی کاسب بوون، لە پلەی دووەم و سێەمیش خوێنکار و ژنی ماڵ بوون و زۆربەی ڕووداوەکانیش لە ڕۆژدا ڕوویان داوە. لە کۆی ئەو 224 هاوڵاتی کە گیانی دەستداوە 195 کەسیان ڕاستەوخۆ لە شوێنی ڕووداوەکە گیانی دەستداوە و 29 هاوڵاتیش گوازاوتەوە بۆ نەخۆشخانە، دواتر لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. بە پلەی یەک قەزای چەمچەماڵ 36 کەس گیانی لەدەستداوە، پیرەمەگرون 22 هاوڵاتی، عەربەت 16 هاوڵاتی، سەی سادق 13 هاوڵاتی، بازیان 11، دووکان 11، خەلەکان 9، زەڕایەن 7، شوێنەکانی تریش شوێنە جیاجیەکان 9 هاوڵاتی گیانی لەدەستداوە. خەرجی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە ساڵی 2017دا 40 ملیار و 794 ملیۆن دینار بووە، داهاتەکەشی 82 ملیار و 890 ملیۆن دینار بووە. لە ساڵی 2018دا داهاتی بەڕێوەبەرایەتیەکە 34 ملیار دینار زیادی کردووە کە 114 ملیار و 338 ملیۆن دینارە و خەرجیەکانیشی 40 ملیار و 495 ملیۆن دینار بووە. هاتوچۆی سلێمانی دەڵێت زیادبوونی داهاتەکەیان بۆ پارەی کامێرەکان دەگەڕێتەوە. کۆی داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ساڵی 2018 114 ملیار و 338 ملیۆن و 840 هەزار دینار. خەرجەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ساڵی 2018 بەم شێوازە بووە 41 ملیار و 495 ملیۆن دینار بووە. داهات و خەرجی ساڵی 2017 لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بەم شێوازە بووە. داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ 82 ملیار و 890 ملیۆن و 629 هەزار دینار بووە و خەرجیەکانیش 40 ملیار و 794 ملیۆن و 753 هەزار دینار بووە. سەرڕای وەرگرتنی پارەی ژینگە و ڕێگەوبان لە شۆفێران لە کاتی تازەکردنەوەی ساڵانەکانیان، بەڵام بەشێکی ڕووداوەکانی هاتوچۆ بەتایبەت ڕووداوەکانی دەرەوەی شار بۆی خراپی ڕێگەوبانەکانەوەیە و پارەی ژینگە و ڕێگەوبانەکانیش نازاندرێت چارەنووسی چی لێ دێت و بۆ کوێ دەڕوات. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیش داوا دەکات وەرگرتنی ئەو بڕەپارەیە لە ڕێگەوبانەکان خەرج بکرێتەوە و بخرێتە سندوقی تایبەت بەخۆیەوە. ڕامیە عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.